والله بنێرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو با شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و میوانەکەشم لە شاری هەولێرەوە لاگەڵتانە بین بۆ قسەکردن لەسەر پرسە هەنووکەیەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان مەبەستمە لە پێشەکیەکە ئاماژە بە کۆمەڵێک پرسیاری گرنگ بدەم یەکێک لەو پرسیارە گرنگانە ئەوەیە کە ئێستا لە ئێستادا چۆن هەمووان لە ڕیفراندۆمی سەربەخۆیەک و پرسێکی نیشتیمانی بڕوانین و هەمووان پێکەوە بەرەو ڕووی بڕۆین پرسیارێکی دیکەوەیە کە ئەو توێ یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ماوەی ڕابردوودا لەبەر هەڵوێستەکانی زۆر جار باجیدا و زۆر جار هێرشیان کراوەتە سەر ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستاش خۆی وەکو هێزێکی کۆکەرەوەی تەواوی دەنگە جیاوازەکان ئەزانێت و ئەتوانێت ئەو دۆخەی لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەیە نێوەنگیری تیا بکات و بە شێوەیەک لە شێوەکان هەمووان بەرەو ڕووی ڕیفراندۆمی سەربەخۆیی ببات مەبەستمە لەم بەرنامەیە قسە لەسەر ئەوە بکەین کە چی بکرێت بۆ ئەوەی قەیرانەکان بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر بکرێن ئەوەندەی چارەسەرەکرێن چارەسەر بکرێن و هەمووان هاودەنگ بن سەبارەت بە پرسی ڕیفراندۆم و سەربەخۆیی من زیاتر ناڵم لە پێشەکیەکە لە بەرنامەکە پرسیارەکانی دیکە ئەەکەین میوانی ئەم شەوم بە سوپاسەوە لە شاری هەولێرەوە مامۆستا سەمیر سەلیم کارگێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە مامۆستا سەمیر ئەم کاتت باش مەبەستمە لە دەستپێک بە پرسیارێکی ناتەقلیدی دەست پێ بکەم ئەپرسم ئایا لە ئێستادا چی بکرێت بۆەوەی هەموو لایەنەکان لە ڕیفراندۆمی سەربەخۆیی بە پرسێکی نیشتیمانی بڕوانن و پێکەوە هەوڵی بۆ بدەن و کار بۆ سەرخستنی بکەم. بسم الله الرحمن الرحیم سەرەتا سوپاس بەم دەرفەتە بۆ ئەوەی دیاری بکەین چی بکرێ بۆ ئەوەی هەمومان پێکەوە بە یەک ئاواز و بە یەک ڕیز و بە یەک دەنگ بچینە ژێرباری مەسئولیەتی ئەم پرسە گرنگەوە ئەو مەخاوفانە و ئەو مەترسیانەی کە لایەنە پەیوەندیدارەکان کە هاوڵاتیان کە ناوەندە سەقافی و ناوەندە سیاسیەکە دەری ئەبڕێ لێرە و لەوێ ئەوانە لا ببرێن هەندێکیان گشتین مەسەلەن هەندێکی پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە بۆ دروستکردنی ئیرادە نیشتیمانیەکە بژێوی هاوڵاتیان چاک بکرێ بەوەی هیچ کەسێک نەتوانێت بەکاری بهێنێ هاوڵاتیان بۆ مارامەکانی خۆی دووهەم بۆ ئەوەی تعبیر بێ لە ئیرادەی نیشتیمانی پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە بچونکە ئەو دەستگا دەستوریە نیشتیمانە گەورەیەی کە گزارش لە ئیرادەی نیشتیمانی کۆمەلگای کوردستانیەکە بریتە لە پەرلەمان بەبێ مەرج و بەبێ قەید و شەرت و بە خێرایی ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە خاڵی سێهەم بۆ مەترسیەکانی ئایندە کە هەندێک دەنگ لێرە و لەوێ ئەڵێن کە ئێمە سیستمێکی حکومڕانی نازانم شێوازی حکومڕانی ئایندە ئەبێت چۆن بێ ئەوە ئەکرێت هەر لە ئێستەوە یەکێک کار ئەجنداکانی پەرلەمان کە دەست بەکار بوویەوە هەتاوەکو کاتی ڕاپرسی بۆ ڕیفراندۆم ئەکرێ پرۆژەیە ئەکرێ ڕەژنووسێکی دەستور ئامادە بکرێ بۆ ئەو شێوازی حکومڕانی دوای سەربەخۆی انشاءڵڵا ئەو مەخاوفانە لا برێ پێم وایە هەمومان بە یەک ڕیز و بە یەک دەنگ ئەچینە ژێرباری مەسئولیەتی مامۆستا سەمیر لەسەر پرسی پەرلەمان هەندێک بوەستین مەبەستمە ڕای تۆ بزانم ئەوترێت پارتی دیموکراتی کوردستان وەک چۆن کاتی خۆی پارلەمانی پەخستووە لە ئێستادا دەست پێشخەری کردووە و ئامادەیە کە پەرلەمان بەبێ مەرج کارا بکرێتەوە کەواتە ئەبێت ئەو لایەنانەی لەناو پەرلەمانن بە تایبەت بزوتنەوەی گۆڕان چۆن پێشوازی لەم هەنگاوە بکەن و چۆن بەرەو ڕووی بچن بۆ ئەوەی هیچ نەبێت تەباییەک دروست بێت لە هەرێمی کوردستان هەروەک چۆن ئێمە ئەرکی سەرشانی هەمومانە ئەو لایەنانەی کە دژ ئەگەری و دژوەستانەوەی پرۆسی ڕیفراندۆمیان هەیە لە وڵاتە هەرێمایەتیەکان لە بەغدا لە دەرەوە ئێمە هەوڵی قەناعەت پێهێنان و هەوڵی ڕازیکردنی ئەدەین ئەولاترین شت ئەوەیە لە ناوخوا ئەو هۆکارانی کە خەڵک ئەترسێت لە کاراکردنەوەی پەڕەوان ئەو هۆکارانە نەهێڵین ئەو مەترسیانە نەهێڵین ئەوە وە شتێکی ئاسایی ئەبێ و پەرلەمان وەک عەرزم کردن گزارشە لە ئیرادەی نیشتیمانی فعلەن پارتی دیموکراتی کوردستان یا با بڵین حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەوەی کە پارتی ئەیڵێ پەرلەمانی ئیفلیج کردووە و پەرلەمانی پەک خستووە و ڕێی گرتووە لە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی گۆڕانی دەرکردووە لەبەرەوە مەسئولیەتەکە ڕاستەخۆ ڕوبەڕووی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمە کاتەوە کە هەموو جمگەکانی دەسەڵاتیان بەدەستەوەی لە هەرێمی کوردستانە. مامۆستا سەمیر یعنی هەر لەسەر کۆتا قسەی خۆت وتت بەرپرسیارەتێکە لە ئەستۆی حکوومەتی هەرێم و پارتی دیموکراتی کوردستانە
لە ئێستادا واوێ ناکراوە کە پەرلەمان مڵکی پارتی و گۆڕان بێت بەتەنها بۆچی لایەنەکانی تر هەمووان پێکەوە کار ناکەن بۆی پەرلەمان کارا بکرێتەوە و بۆچی پێشوازی لەو دەست پێشخەریەی یەکێتی و پارتی ناکرێت کە ئامادەن پەرلەمان کارا بکرێتەوە و دەست بەکارەکانی بکاتەوە بۆ هەنگاو نابینین ئێمە هەنگاومان ناوە لە ڕاستیە هەوڵی زۆریشمان داوە هەر لە سازانی نیشتمانیەوە پێش 23 حوزەیران و هەموو ئەوانە هەتاوەکو دانیشتنەکەی هۆڵی سعید عەبدوڵڵا و هێنان بەشداری پێکردنی ئەمریکەکان و ئەمم متحیدە هەموو ئەو هەوڵانەمان داوە کە بەداخەوە لایەن ناکۆکەکانی سەرەکیەکانی ناو پەرلەمان نەیانتوانی بگەن بە قەناعەت بێنن بە مۆزوعەکە لەبەرەوەیە گینە بۆ ئەزانم لایەنەکان چ کۆمەڵی ئیسلامی بێت چ یەکێتی نیشتمانی بێت چ یەکگرتووی ئیسلامی بێ کەمتەرخەمی نەکردووە هەوڵی جدیمان داوە بۆ ئەوەی ئەم کێشەیە بەس کەمترین زەرەر و بە خێراترین کات چارەسەری بکەین بەڵام بەداخەوە لایەنە ناکۆکەکان نەرمیان نەنوان من ناڵێم تەنەزول چونکە مڵکی کەسیان نییە تا حەقی کەسیان نییە تا ئەم تەنەزولکە یا ئەو تەنەزولکە مڵکی گەلە ئەمە ئەبێ نەرمی بنوێنن لە بەرامبەر ئیشەکە لەبەرەوە لە قۆناغی ڕابردووان نەرمی نەنێراوە بەڵام ئێستا لە دوایمین هەوڵەکانە بۆ ئەوەی کە بەرەو ڕیفراندۆم چین و ئامادە سازی بکەین و زەمینە سازی بکەین ئیستا لە لایەنەکانەوە نەرمیەک بەدی دەکرێت. بەڵێ ئەم ئێوارێش مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاندووە کە ئەبێت نەرمیواندن لەلایەن لایەنەکانەوە بەدی بکرێت. باشە مامۆستا سەمیر پرسیارێکی دیکە لە ئێستادا یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زۆر جار کادری پارتی دیکەش بە ناوی ئێوەوە قساکات سەبارەت بەڕای ئێوە لەسەر ڕیفراندۆم یەکگرتووی ئیسلامی کوردستان هەموو هەوڵەکانی خۆی دەخاتە گەڕ بۆ سەرخستنی پرۆسەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بەدڵنیایەوە ئێمە مەسلەی ڕیفراندۆم مەسلەیەکی استراتیجی و مەبدەئیە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان و پێش ئەم دۆخەش لە 2012 یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆنگرەی خۆتانە و پرسەتان یەکلا کردوتەوە بەڵێ لە کۆنگرا لە 2012 و ئێسش لە 2016 بە هەمان شێوە تەسبیت کراوەتەوە مەسلەیەکی استراتیجیە و مەسلەیەکی مەبدەئیە و بە خوێندنەوەی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان و هەرێمایەتیەکان کۆمەڵێک دەرفەدەهێنێت تەکایەوە و هەر بە کۆمەڵی مەترسیش هێنێ ئێمە پێمان وایە ئەگەر بتوانین مامەڵەیەکی دروست مامەڵەیەکی یەکدەنگی لەگەڵ دەرفەتەکان بکەین ئەتوانین لەم دۆخە بچینە پێشەوە لەبەرەوە یەکگرتوو پشتیوانی لە ڕیفراندۆمەکە و جەختیش لەسەر پێداویستیەکانی سەرخستنی پرۆسەی ڕیفراندۆم و سەربەخۆی یەکاتەوە کە ئەو پێداویستیانە بەنسبەت یەکگرتووی ئیسلامیەوە چین وەڵا خاڵی یەکەم تەفعیلکردنەوەی پەرلەمانە چونکەوە تعبیرە لە ئیرادەی نیشتمانی گزارشتە لە ویستی گەلەکەمان گزارشتە لە یەکڕیزی و یەکدەنگی گەلەکەمان ئەوە خاڵی یەکەمە بێ بێقەید و شەرت کارا بکرێتەوە ئاسایی بکرێتەوە دۆخەکەی دووهەم بژێوی هاوڵاتیانە بۆ دروستکردنی ئیرادەی نیشتمانی ینی هاوڵاتیان ئەگەر بێت و دڵخۆش نەکرێن پستانەکانی سەر ژیانیان و دەرونیان کە بریتە لە نەبوونی و بریتە لە هەژاری چاک نەکرێت لا نەبرێ من پێم وانە برسیەکان بە ئیرادەیەکی بەهێزەوە ڕوبەڕووی مامۆستاسنەکان ببن لای یەکگرتووی ئیسلامی کوردستان کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لە خاڵی یەکەم و ئەولەویەت دادێت ناشاکردنی بژێوی هاوڵاتیان مەبەستمە وەڵامیان پرسیار وەڵا ئێمە خاڵی یەکەم بژێوی هاوڵاتیانە خاڵی دووەم ئیرادە نیشتمانیەکەیە چونکە دوجار دەکرێ ینی ڕای جیاواز هەبێ بەڵام ڕای جیاواز نابێ ئیرادە پەرتکە لە کەتەلۆنیا ڕای جیاواز هەیە لە سکۆتلەندەکان ڕای جیاواز هەبوو تەنانەت سکۆتلەندەکان کە ڕاپرسیان کرد سەرکەوتنیان بەدەست نێنا دەنگی نەخێر زۆر بوو بەسەر دەنگی بەڵێدا و کەتەلۆنەکانیش لە 4 ساڵی ڕابردووە کە ڕاپرسیان کرد بە هەمان شەیە دەنگی نەخێر زەرفی دیسان دووبارە ئەکەنەوە لەبەرەوە سروشت بەس نابێ بیرروڕای جیاواز و خوێندنەوەی جیاوازمان بۆ دۆخەکە بۆ کاتەکە بۆ میکانیزمەکە بۆ شێوازەکە ببێتە پەرتکردنی ئیرادەی نیشتمانی ئێمە بۆ ئەوەی ئیرادەی نیشتمانی بە موحادی بمێنێتەوە دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە هەتاوەکو ڕاو سەرنج و خوێندنەوە جیاوازەکان ئیرادەکە پەرت نەکات. باشە مامۆستا سەمیر سەلیم لە سەردانی شاندی هەرێمی کوردستان شاندی باڵای ڕفراندۆم بۆ پەرلەمانی ئەوروپا لە چەند شەوی ڕابردوودا من گفتوگۆیەکی هاوشێوەی ئەم گفتوگۆی ئەم شەوی من و تۆ لەگەڵ مامۆستا محەممەد هاودیانی کرد ئاماژەی بەوە داوتی پارلەمانی ئەوروپا و حکوومەتی بەلژیکا کە بە بایتەختی ئەوروپا دانرێت گڵۆپی سەوزیان هەڵ کردووە بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەوەی هەنگاو بەرە و سەربەخۆیی بنێن
بەڵگەشەوەیە کە ئاڵای عێراقدانە رابوو تەنها ئاڵای کوردستانیان بەکارێن رابوو لەگەڵ ئاڵای وڵاتە ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان خوێندنەوەتان بۆ سەردانەکەی ئەو شاندەباڵایی هەرێم بۆ یەکێتی بۆ پەرلەمانی ئەوروپا چییە؟ ئێمە تەبیعی بەشدار بووین لەو شاندەدا ئێمە پێمان وایە ئەبێت لە دەرگای هەموو دەوڵەتان و هەموو بڕیار بەدەستانی جیهان بین بۆ ئەوەی لەم بارودۆخە دروست بووە هاتۆتە کایەوە بتوانین دەرفەتێک بۆ قۆزینەوە خزمەت بە پرۆسەکە و خزمەت بە دۆزەکەی نەتەوەماکردن بە تایبەتی دوای 100 ساڵ لە ئیتفاقیەی سایکس-بیکۆ دەکرێت ئەوەی لە سایکس-بیکۆی یەکەمان نەکرا ئێستا کۆمەڵێک دیزایانی نوێی ناوچەکە بکرێتەوە ئێمە لە دیزایان نوێیدا مەحروم نەکرین نێو دەوڵەتی ینی بڕیار بەدەسان و دەستگا نێودەوڵەتیەکان لەسەر بنەماکانی مافی مرۆڤ ئیشەکەن و لەسەر قوانینی دەولی ئیشەکەن و لەسەر دەستور و ئەنزیمەی نێودەوڵەتی خۆیانی و دەوڵەتە مەحەلەکان ئیشەکان ئێمە بەپێی بنەماکانی مافی مرۆڤ مافێکی سروشتی مافی چارەنووسین گەران هەر لە سەرەتاکانەوە ئیقرار کراوە و تەصدیق کراوە دووهەم بەپێی بنەماکانی قانونی نێودەوڵەتی بۆ ئێمە ئەگەر سەیری دروستبوونی دەوڵەتی عێراقیەکەی لە دوای پەیماننامەی لۆزانەوە یەکێک لە مەرجەکانی ئیلحاقکردن و پەیوەستکردنی کورد بە دەوڵەتی عێراقیەوە لەو کاتەدا بریتە لە ڕاپرسی بە گەلی کوردستان کە لەو کاتەدا نەکراوە بە زۆرێم لێ کراوە لە سەردەمی مەلیک مەحموود و ئەو هەموو حادیسانە کە قەوماوە بۆ ئەوە بۆ کورد بتوانێت سوود وەرگێ بەڵام دیارە دەوڵەتی عێراقی ئەو کاتە لە سەرەتای دروستبوونیە کە دروست بووە ئەم برگەیەی ئەم مەرجەی نەهێناوە تێدی کە ئەمە مەبنایەکی قانونی گرنگە لە ڕێی قانونی دەولیەوە هەم ئوسرەی دەولی ئەتوانێت سوودی لێ ببینێ هەم کوردیش ئەتوانێت سوودی لێ ببینێ چونکە لا یەزال دەوڵەی عێراقی باقیە و لا یەزال ئەتوانێت ئەو مەبنا قانونی خاڵی سێهەم مەسئولە دەستوری عێراقیە لەناو دیباجەکەی دەستوری عێراقیە و لەناو دەستوری عێراقیە ئەوە هەیە کە دەستوری عێراقی زامنی یەکپارچەی خاکی عێراقا بێ حکوومەتی عێراقی بە ئینتقایی تعامل لەگەڵ دەستورانەکە و کورد و هەموو مکوناتی خاڵەکانی ناو دەستوریش وەکو خۆی و بەڕێکپێکی جێبەجێ بکرێت بەمەرجە بەمەرجە خاڵەکان جێبەجێ بکرێت لە خاڵەکانە بریتە لە شارەکەتی حەقیقی لە پەیڕەوکرد لە ئیدارەدانی دەوڵەی عێراقیە بریتە لە ئیستحقاقاتی گەلی کورد استحقاقی سیاسی و استحقاقی مالی و استحقاقی ئیداری بریتە لە مادەی 140 و گەڕانەوەی ئەو ناوچانەی کە جێی ناکۆکردن لەبەرەوە ئەم سێیە بە تایبەتی دەستوری عێراقی و قانونی دروستبوونی دەوڵەی عێراقی لە دوای پەیماننامەی لۆزانەوە دوو مەبنەی قانونی گرنگی نێودەوڵەتین ئەکرێ ئێمە ئیسنادیان لەسەر بکەین بۆ سەرنجڕاکێشانی نێودەوڵەتان و پێشم وایە ئەوەی کە لە پەرلەمانی ئەوروپی ڕوویداوە بەرمەبنەی مافەکانی مرۆڤ و بەرمەبنەی ئەم ئیسنادە قانونیانە ئەوان هینیان نییە ئەوان دژایەتێکیان نییە بۆ ئەم داخوازی گەلی کورد باشە مامۆستا سەمیر بە قسەکردن لەسەر حکوومەتی عێراقی ڕایەک هەیە ئەڵێت کورد پێش حکوومەتی عێراق و پێش دەوڵەتی نوێی تورکیاش خاوەنی دەوڵەتی خۆی بووە سەرڕای تێبینیەکان بەڵام لە ئێستادا سەرڕای تێبینیەکان لەسەر یەک پارچەیی خاکی عێراق و خۆشت قسەت لەسەر داڕشتنەوەی نەخشەی ناوچەکە کرد و بڕوا وایە کە نەک وڵاتی نوێ دروستە بێ بەڵکو هەندێک وڵات سەروەریشی یعنی کۆتایی دێت سیادەشی لە دەستەدات کەواتە بە پشتبەستن بەم زانیاریانە بە پشتبەستن بەو پێدراوە معتەیاتانە ئایا ئێمە یعنی ڕەیەکەی ئەڵێ با لەگەڵ حکوومەتی عێراق بمێنینەوە حکوومەتی عێراق هیچی بۆ کورد تێدا ماوە خۆی ئەگەر سێری کۆی گۆڕانکاریەکانەکەی ئەوەی کە من ینی ئەی خوێنمەوە دەوڵەتی عێراق بەرەو دارمانە چێ پێم وایە ئەو دەنگەی کە ئەڵێ ئێوە لەگەڵ دەوڵەتی عێراقیا بکەونە گفتوگۆ بۆ ئەوە نییە ئێمە ڕەزامەندی دەوڵەتی عێراقی وەرگرین بۆ ئەوەیە ئەگەر چارەنووسی دەوڵەتی عێراقی بە شتێک گەیشت ینی گۆڕانکە دیزینەکە کە دەوڵەتی عێراقی مەشمولە بە دیزینەکە سووریا مەشمولە کۆمەڵێ دەوڵەتی هەرێمایەتیش مەشمولن ئێمە سەبەب نەبین لەوە خۆی دارمێ ئەو کاتێ ئێمە مافەکانی خۆمان بەپێی ئەو داخوازیانەوە بەپێ ئەو مەبنا قانونیانە وەرەگرین بەڵێ مامۆستا سەمیر جەنابتان لە ئێستادا کارگێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە ماوەی ڕابردوودا پەرلەمانتار بوون لە ماوەی ڕابردوودا و ئێستاشی لەگەڵدا بێت ڕەنگە پۆستەکە فەرمینە بێت بەڵام یاریدەدەری ئەمین مامۆستا سەلاحەدین محەممەد بادین بوون یاریدەدەری ئەمینداری گشتی یەکگرتوو بوون
بڕەئی خۆت لەسەر ئەو پرسە چییە کە ئەوترێت ئەکرێت ریفراندۆم بۆ دوای هەڵبژاردن دوا بخرێت ڕایەکەی پێی باشە ریفراندۆم دوا بخرێت ئایا دۆخی ناوچەکە و دۆخی هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی کە قەیرانی دارایی هەیە سەرەڕای ئەوەی کە چارەکە موچە و نیو موچە و دواخستنی موچە و ینی ئەوتێ گەندەڵی هەیە نائەدالەتی هەیە ئایا ئەکرێ ئێمە مساوامە بکەین لەسەر دواخستنی ریفراندۆم لە ئێستادا من پێم وایە هەر کەسە و پاساوی خۆی هەیە کە بۆچی ئەو داوایە کە هەندێک لەوە چێ بێوێ پێگەی سیاسی خۆی بەهێزتر بکات لە ڕنگ بەچی بەهێزترە بێ پێگە سیاسیەکەی خۆی لە ناو نەخشەی سیاسی هەرێمە لە ڕێگەی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە بێ و کاتە ئەو لایەنایە ئەو هێزە لە پێگەیەکی نابێ بە مزایدە ئەمە خاڵی یەکەمە لە پێگەیەکی سیاسی بەهێزترەوە بێتە ناو پرۆسەکەەوە خاڵی دووهەم بۆ ئەوەیە خودی پرۆسەی ریفراندۆم نەبێتە کەرەسەی پروپاگەندەی هەڵبژاردن کە پێیان وایە ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئەیەوێ پرۆسەی ریفراندۆم کاتە کەرەسەی پروپاگەندەی سیاسی بۆ هەڵبژاردنەکان و جێپێی خۆی مەحکەمتر و قایمتر و قوڵتر کاتەوە لە ناو نەخشە سیاسیەکەدا ئەم دوو پاساوە هی ئەوەیە بەڵام من پێم وایە هەڵومەرجە نێودەوڵەتیەکە خێراترە لەوەی بە تایبەتی دوای تەوابوونی داعش لێکەوتەکانی دوای تەوابوونی داعش و هەنگاوەکانی بەرەو پێشچوونی دیزاینەکە خێراترە لەوەی بۆسین بە دیار هەنێشتەوە ئەگینە ئەوانیش پاساوی خۆیان هەیە و پاساوەکەژەوە یەکەم بەکارێنانی پرۆسەکەیە بۆ پروپاگەندەی سیاسی لەگەڵ دواخستنی ریفراندۆمنیان لەگەڵەوەن کە لە کاتی خۆیان بکرێت واللهی ئەمە کێشەیەکمان نییە نە لەگەڵ پێشخستن نە لەگەڵ دواخستن ئێمە پێمان وایە هەرچۆنێک بێ هەمومان ئەم پرۆسەیە بە ڕۆحێکی لێبوردەیی و فراوان و گشتگیریەوە بەرەوسەرخستن بەرین ئەگەر هەمومان مڕنەت بنوێنین لە پرۆسەکەدا. بەڵێ مامۆستا سەمیر یەکێک لەو پاساوانەی کە باست کرد کە پێیان هەندێک لایەن پێیان باشە کە ریفراندۆم دوا بخرێ ئەوەیە کە پارتی ئەم پرسە بۆ پروپاگەندەی هەڵبژاردن و بۆ هەڵمەتی پێشوەختەی هەڵبژاردن بەکارێنێ دەی لێرەیە من وەکو ڕاگەیەندکارێک ینی پرسیارێکم لا دروستە بێت لایەنەکان بۆ قبوڵەکەن پارتی ئەم پرسە بۆ پروپاگەندە هەڵمەتی هەڵبژاردن بەکاربێنێت بۆ هەر هەمویان نایەنە ناو پرسەکەەوە و هەر یەکە و چمکێکی بگرن و ڕێگری لە پارتیش بکەن کە وەکو پروپاگەندە بەکاری بێنێ خۆی قسەیەکی لۆژیکیە ئێمە نابێ بێڵین پارتی پرسی ریفراندۆم و پرسی سربەخۆیی بکاتە چەپکە گوڵی دەستی خۆی و پێشکەشی میلەتی کە و ئەگەر ئێمەش کردمانتر پارتی پێم وانە ئەو مەفخەرەیە بۆ خۆی لە دەست خۆی بدا ئێمە بێ نەهێڵین پارتی ئەم مەوزوعە بە شەراکەت بە پێکەوە بوون بە ئیرادەی جەماعی بە هەمومانەوە بچین کە هەمومان شەریک بین لەم پرسە نیشتمانیا بەزەبێ خوێنەوەی هەموو نیشتمان ڕەچاو بکرێ و ئەبێ حساب بۆ ئامادەکاریەکان کە لە دیدی یەکترەوە حساب بکرێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم کە بیرم چوو عەرزی بکەم پرسی هەڵبژاردن من پێم وایە لە عێراقیشە پرسی هەڵبژاردن دواکەوێ بەهۆی ئەو دەرهاویشتانە و ئەو لێکەوتانەی کە داعش بە دوای خۆی داهێنێ من پێم وایە لە عێراقیشە ئاسان نییە هەڵبژاردن و ئێسەژە بینی لە عێراقا دەنگەکان چه مەوزوعی کۆمیسیۆن بێ چه مەوزوعی پرسی داعش بێ لە حەویجە و لە ناوچەکانی تر کە بە دوای خۆی داهێنێ و بۆیە مالکیش هینی لێ نیشتووە ترسی لێ نیشتووە بەعزێ لێدوانە داکاڵێ ئیرادەیەک هەیە هەوڵێک هەیە بۆ ئەوەی هەڵبژاردن لە عێراقا دواکەوێ من پێم وایە لە عێراقیشە ئەنجا ئەوە بێژگەلەوەی مەرجەکانی کورد بۆ مۆزوعی هەڵبژاردن لە عێراقا چەندێک ئێمە زررمان بەرکەوتووە کە عێراقە بێ یەک باس نەبێت حسابی دەنگەکان بکە بەرحاڵ بۆی لە هەرێمی کوردستان بە 20,000ەوە نەچێتە بە 20,000 دەنگ نەچێتە پەرلەمان لەوێش بە 400 دەنگ بۆی ئیستحقاقی ئینتیخابی ئەمە تعبیر لە حەجم و قەبارە و حزوری کۆمەڵایەتی و سیاسی ئێمە بکە لە هەموو شوێنەکانە نەک تەنها لە سێ پارێزگای مامۆستا سەمیر کاتم زۆر کەم ماوە یەک دوو پرسیارم ماوە گەر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە سوپاس دەکەم هەندێک جار بانگەشەیەکە کرێت کە سەرکردایەتی سیاسی کورد توانای ڕابەرایەتیکردن و قیادەی ئەم خۆناغی نییە تۆ هاوڕای لەمڕۆوە یان سەرکردایەتی سیاسی کورد بەشی ئەوە توانا و ئەزمموی هەیە کە ڕابەرایەتی ئەم خۆناغە بکات و بیگەێنێ بە بەڕی ئەمان یاخود کەناری ئارام ئەگەر ئێمە ینی خۆی ئەگەر ئێمە هەمومانەوە پشتی یەکتر بگرین
ئەتوانین پیاوێکی زەعیف کەین بەڕێبەری خۆمان و نوێنەرایەتیمان کات و ئێمە بە ئێمەوە واتە بە گەلەوە بە هێزە لایەنەکانەوە زەعیفترین پیا و بەهێزە و بەبێ لایەنە سیاسیەکان و بەبێ گەل بەهێزترین پیاویش داوازە. ئەوە ئێمە سەرکردە بۆ خۆمان دروستەکەین. ئەو ئیرادە نیشتمانیە ئەو پێکەوە بوونە بۆیە وتم هەم پەرلەمان و هەم لابردنی ئەم پەستانە ئابووری بژێویە لەسەر هاوڵاتیان خاڵێکی گرنگە ئەبێ دەسەڵاتی کوردی و ئەبێ حکومەتی کوردی لەم قۆناغەدا بە هەر چۆنێک بووە ئیشی لەسەرکا بۆ ئامادەکردنی ئیرادەی نەتەوەیمان لە پێناو لە ئەستۆگرتنی ئەرکی ڕاپرسی و وەلێکەوتەکانی دوای ئەرکی ڕاپرسیش. بەڵێ مامۆستا سەمیر دوا پرسیارم یان یاخود با بڵێم دوا پەیامت بۆ یینەکەم بە پرسیار دوا پەیامی خۆت بۆ لیژنەی باڵای ڕیفراندۆم بۆ لایەنە کوردستانیەکان سەبارەت بە ڕیفراندۆمی سربەخۆیی چییە ڕووی دەمت لێیان بێت و چ پەیامێکیان پێگەێنی وەکو سەرکردەیەکی کورد؟ وەڵا من داواکارم لە لیژنەی باڵای ڕیفراندۆم خاڵی یەکەم بە زووترین کات ئەم مەوزوعی پاشەکەوتی موچە و ئەم چاکردنی بژێوی هاوڵاتیانە چاککەن. خاڵی دووهەم پەرلەمان بێ قەید و شەرتکارا بکەنەوە و ئەجندای پەرلەمانیش بریتی بێ لە ئامادەکردنی ڕژنووسێکی دەستوری بۆ دەوڵەتی داهاتوو چونکە هەر وەک مؤسساتی دەوڵەتمان دروست کردووە و هەیە ئەگەر شەکلیش بێ ڕژنووسێکی دەستوری ئامادەکەین بۆ ئەوەی دڵنیایی بین هەم بە نەتەوەکانی تر و هەم بەلایەنە سیاسیەکان ئەوەی کە تەخەوفیە لەسەر سیستمی حکومڕانی داهاتوو دڵنیاییان بدرێتە هەر لە ئیسەوە ئەرکی هەموو لایەنەکانیشە کە کار بکەن بۆ سەرخستنی ڕیفراندۆمی سربەخۆیی بە ئەرکی هەمومانە من پێم وایە ئەگەر ڕای جیاوازیش نەبێ شعوری هاوبەش هەیە بۆ مەوزوعی ڕیفراندۆم و کەسیش ناتوانێت لەو شعورە هاوبەشە خۆی وەدەرنێ. بەڵێ مامۆستا سەمیر سەلیم کارگێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی سپاس بۆ هاوڕێیانم لە هەولێر سپاس بۆ هاوڕێیانم لە سلێمانی.